دنیادا نەبوو بێچکە لە ناخۆشی بە شمای خوددا چەند بێکەس و بەدبەخت و چەند چارە ڕەشێ مدەتێگێ ئاوارە بووەم و سەردەمێکیش دەربەدەر قەت نەمدی ڕووی ئاسوودەگی بیلار تووشی گێرە و قەرکەشم حەریم شەشدەری ئومێدی لێگرتووە مەرمۆراڵداوێمایەمانەمانایەمان هەردوو حەریم شەشدەری ئومێدی لێگرتووە هەر مۆرە هەڵداوێم بێهودە بەتەمای دوو شەشم گۆشەی تەنهای من هەر ئەژنۆکەمە بۆیە مەحکەم گرت و مەتانێ و باوەشم ئایا کفرم کردووە وەشقی چاوی مەوەشم ئەمان 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 جەرگی لەت کردووەم وا ئەجنێ سینەکەشێم تێگی ئەبرۆی ئەو نازەنینە دڕەکە جەرگی لەت کردووەم وا ئەجنێ سینەکەشێم کوردم حكم وجيا ببلا بقلو بشم يرامان دين مامان مان مامان قم نيني يمجلم نيني يا مامان نيني جوانا خماجي لاني وجاهلا سلطانا قلباجي كدام رزا حبي امانا يا قلباجي عيوي خمباجي امان خمباجي دينم خمباجي قردم كوجي هاني خنجا يا قلباجي